نوێک لە گەڕەکی کوردستانی شاری کەرکووک ڕوویدا بەپێی ئەو شاد حاڵانەی کە لە نزیک ڕووداوەکە بوونا بەشێکیان ئەڵێن بۆمبی چێنراوە بۆ بەشێکی دیریشیان ئەڵێن نەخێر کاتێشا بۆ تێگرتراوە ئەمە لە کاتێکدایە کە چەند سەعاتێک بەر لە ئێستاش بامان شێوە لە قەزای داقووق کاتێشایە کەوتە نێو گەڕەکێکەوە سێ هاوڵاتی گیانیان لێ دەستدا بەهۆی تێگرتنەوە کاتێشایەوە بەڵام کاتێشاکەی ئەم چەند خولەکەی گەڕەکی کوردستان کە لێرە کەوتوتەوە هیچ زیانێکی گیانی نەبووە تەنها ئەوە نەبێکە زیانی مادی گەیاندوتە هاوڵاتیان یاخود ماڵی هاوڵاتیانی ئەم گەڕەکە بۆ مەبەستێمە فەرهاد فازڵ کە بەڕێوەبەری بنکەی ئاسایشی گەڕەکی کوردستان لێر ئامادەیە ئەمانێ زانیاریەکان لەوە ببیستین کاک فەرهادسڵاو لەبێ ئەوەی کە ئەم ئێوارەیە یاخود ئەم چەند خولەکە ڕوویدا تا ئەسێک لای کە بۆم بووە ئێمە سعات 52 خولەک بوو پەیوەندیان پێوە کردین و جۆبیستی تەقینەوەکەش بووین دەست بەجێ مەفرەزەکانمان گەیشتە شوێنی ڕووداوەکە و لێکۆڵینەوەی وتمان لێکرد لەو بارەوە لەگەڵ برایانی پۆلیسمانە لە شوێنی ڕووداوەکە تا ئێستاکەش ئێمە بەردەوامین لە لێکۆڵینەوە بە بۆچوونی ئێمە یەک دوو بۆچوون هەیە گوایە بە بۆچوونێک کە کاتۆشە بێتە گیرا بێت بۆچوونی دووەم ئەوەیە کە جەشی عێراقی ساڕۆخی گرادی هەیە ساڕۆخی گراد 25 کیلۆمەتر هەدەف ئەڕوات حەشوایی زیاتر ئەڕوات بە بۆچوونی ئێمە کە لێکۆڵینەوەی وردەم لێ کرد بە بۆچوونی کاری سەربازی ئەوەیە کە ئەمە ساروخی گراد بێ کە 25 کیلۆمەتر ئەڕوا حەشوایی زیاترەوە بۆی کە هەدەفی خۆیان بپێکردن بۆی دڵە ڕاوچێ لە ناو هاوڵاتیانی شاری کەرکووک دروستکات سوپاس بۆ خوا کە هیچ زەرەر و زیانێکی نەبوو لێرە تەقیبەوە ئەو ساڕۆخە یاخود بۆچوونی من ساڵی گران بووە هیچ زەرەر و زیانێکی نەبوو سوپاس بۆ خوا کاک فەرهاد ئەوەی کە لێرە ئەبیندرێت بازگە هەیە سەر بازگە هەیە و تەنانەت بەڕێوەبەراتی ئاسایشیش لەم نزیکانە هەیە و لە پشتی ئەمەشەوە گەڕێکی عەرەفەیە کە بەشێکی زۆر لە دام و دەستگا حکوومیەکان لەوێن کەواتە ئەمە لەکوێ تێگرتراوە ئایا لە ناو شاری کەرکووکەوە بۆ خۆ لە دەروی شاری کەرکووک بووە بەڵێ هەموو دام و دەستگامیەکان بە زۆری لە وەکو ئاماژەت پێکرد لە سنووری عەرەفە و بەڕێوەبەراتی ئاسایشی کەرکووک ئێمەش بۆ بنکەی کوردستانی ئێمەش موجودە لێرە و دام و دەستگایەکی زۆر لەم شوێنە نزیکە دابوونی هەیە بەڕای ئێمە ئەمە لە ناو کەرکووک تێنەگیراوە بۆ بۆچوونی من هەر ئەوە بوو کە 25 کیلۆ تا 30 کیلۆمەتر لەوانەیە داعش هەڵیدا بێت بۆی کە دڵە ڕاوکێ لەناو یان بۆ هەدەفی خۆی یان دڵە ڕاوکێ ناو شاری کەرکووکە دروست بکە سوپاس بۆ خوا و ئێمە لێکۆڵینەوە بەردەوامە لەم حاڵەتە و هەشتێکیش بێت ئێشەڵا ئێمە درەخی لێ ناکەن و لە پێناو سەر و ماڵی هاوڵاتیانە سەر و ماڵیان دەپارێزین زۆر سپاس بۆ تۆ دیارێگەڕێمە بۆ ستۆدیۆمێ بە ئاماژە بۆشکم کە لە ماوەی ئەم مانگەی ڕابردووەک و هێزانەکان ئاماژیان پێکرد زیاتر لە 150 کەسیان لە نێو شاری کەرکووک دەستگیر کردووە کە بەشێکی زۆریان ئەندامی چەکدارانی داعش بوونە وەکو شانەی نووس لە نێو شاری کەرکووک بەنیازی ئەوە بوونە تەقینەوە و کاری تووتیژی ئەنجامدەن هەر پاش ئەوەی کە هێزانەکان ئەوەی ڕاگەیان کە زیاتر لە 150 کەسیان دەستگیر کردووە لە ئێوارەوە تا ئێستا تام ساتە وەختە ئەمە دووەمین کاتۆشایە لە شاری کەرکووک و لە قەزای داقووق بکەوێتەوە و زیانی مادی و گیانیشی هەبێت بەڵێ ڕۆکەنجاف پامنێری ناڕتی لە کەرکووک سوپاس بۆ زانیاریەکانت بەڵێ خۆشەویست